لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی توشبوونی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڤایرۆسی کۆڕۆنا پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی زیاتر بووە. وەک لە بازاڕ و شوێنە گشتیەکانی هەولێر بەدی دەکرێت هاوڵاتیان بە ماسک و دەستکێشەوە کاروباری ڕۆژانەیان جێبەجێ دەکەن. وڵای زۆریان پابندن، یانی خەرکە پابندە بەخۆی هەر ئێستاکە خەرک هەموو دەمام دەبەستی و دەست چێش لێز دەکە هەرکە بەتەواوی پابند بووە بەڕاستی هەتا خەرچکە توش نەبیت و ئەو نەخۆشیە پەتا براوە برێونێرە هەیە وەنیانە ئەزشاڵە کەس توش نابی بە خۆشحاڵیەوە دەبینم یعنی 150 خەڵکی بەسەرەوە پابندە بە ڕێنمایەکانی وەزارەت تەندروستی، بەڵام یعنی هیوادارم هەشە کە پابند نابیتن زیاتر پابندبی لە بۆ بەرژەوەندی خۆمان وەکو تاک وەکو کۆمەڵیش، چونکە ئێستا دەبینی هەندێک کەس هەیە پروپاگەندەیەوە دەکا کە شتەکە نەبێ، شتەکە هەیە و پێویستە ڕێکاری تەندروستیەکان هەموو جێبەجێ بکرێت. لەگەڵ ئەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانی تەندروستی دەبن، بەڵام هێشتان هەندێکان ئامادەنین ماسک و دەستکەش بەکاربێن و بەشێکیان هۆکارەکەی بۆ گرانی نرخی پێداویستەکانی خۆپارێزی دەگەڕێنەوە. بۆیە داواکارن حکوومەت هەرێمی کوردستان نرخی ئەو پێداویستانە هەرزان بکات تاکو هەموو هاوڵاتیان بتوانن بەکاری بهێنن. خەڵکەکە پابندەوی بەسە شایەکان زۆر گرانە، خاستە پەنجەوانەیە کە مامەیە هەموو شتانەیە، ینی کابرا گوتنی کە نیتی چ لێ بکە بەچ پابندبی هەمووی گرانە، معاملات پێوە دەکەن، بازرگانی پێوە دەکەن، خەڵکەشە چیتی نیتی ئیدی بەتەمای چی داواکارم لە حکوومەت هەیە لە بۆ مانیاکم کاتویانی شەر کەنەتین و مەرەتی نەشە لا دەبێ یەکجاری ئەگەدا دادەنێ با دەمام کۆشتانە هەرزان کاتو لە بۆ خەڵکەی باشتریشە. وڵە هەرمای چێ دەمانچ خۆیان پارێز و هەندە سوپریان جوان بشۆنیتەوە هەرەوەیە دەمامە ناوەڵە گرانە لە 15 کەمتر نییە دەستێ باقی قرز بە 500 ڕەشەکە هەریچ و وڵای ئەوە خۆی سەحەیە خۆی دەبیت ئەوی تەوزیعکاتن مەقسەد لەمان لە وەزارەتی نیتمان دەمامەکمان نییە دەی بکڕی حکوومەت هەیبی یان بخۆی تەوزیعکاتن سعرەکە تای سەعدانیوە خەڵک تا ڕادەشێ ئەنی باشە لۆ بەستنێ کەمامەی بەزیێشتان مایە بە خودی هۆکارەکەی لەسەر ڕۆشنبیری خەڵکی ڕادەوەستەوە تا چه حدێک بڕوای پێ هەیە تا چه حدێک بڕوای پێ نییە ئەوەی بڕوای پێبی کەمامەی دەبەستین ئەوەی بڕوای پێ نەبی کەمامەی نابەستن. وەک پسپۆڕان و بەرپرسانی تەندروستی ئاماژەی بۆ دەکەن لەگەڵ ئەوەی ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توشبوونی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان زیاتر تۆمار دەکرێت، لەگەڵ ئەوەشدا هێشتا هیوا هەیە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا، ئەویش بە پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان و هەوڵەکانی حکوومەت بۆ زیاتر پێشکەشکردنی پێداویستی تەندروستیەکان، هەروەها گرتنەبەری ڕێوشوێنی پێویست، ئەویش بە ڕەچاوکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی کەم دەرامەت. تا عەبدوڵڵا گەلی کوردستان، هەولێر.